بەناوی خوا ئێوارە و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامە پڕزانێرەکەی خۆتان چارە پێخۆشحاڵم کە ئەمەڵقەیە تایبەت لە ناو ستۆدیۆیە باس لە داهاتووی پزیشکی دانەکەین هەڵبەتە بەرنامەیەکی تریشەیە کە زۆر دەمێکە قەرارە بیکەین دەربارەی توێژینەوەیە کە لە داهاتووە چی لە داهاتووی پزیشکانی دان دێ لە کوردستان و ئایا خەڵک مناڵەکەی بخاتە کۆلێژەکانی پزیشکی ددان یاخود نا هێشتا چاوەڕێی ئەو توێژەراوانم کە توێژینێکی زۆر باشیان دەربارەی و بابەتە کردووە و مانگونی وێک زیاترمە بەرنامەم تۆمار نەکردبووی کە لە خزمەتی ئەوانە و هەر کاتێک ئەوان ئامادەبوون بە خۆشحاڵی لە خزمەتیانە دەربارەی بابەتە قسەکەین بەڵام ئەوانی کە بینەرمان و لایەتانە پێش 2 هەفتە باسمان لە ئیڤنتێک کرد بە ناوی دیداری داهاتووی پزیشکی ددان کە لە زانکۆی قەوانی نێودەوڵەتی بەڕێوە چوو لە یەکێک لە پەنێڵەکانە سێ بەڕاستیدا باشدار بوون کە یەکێکیان بریتی بوو لە پرۆفیسۆر دکتۆر فەرەیدون زەنگەنە کە ڕاگری کۆلێژی پزیشکی دانی زانکۆی قەوانی نێودەوڵەتیە و پرۆفیسۆر یاردەر دکتۆر ڕەنجدەر محەممەد عوسمان کە ڕاگری کۆلێژی پزیشکی دانی زانکۆی سلێمانیە و بەڕێز پرۆفیسۆر دکتۆر تارا کە ڕاگری کۆلێژی پزیشکی دانی زانکۆی ئەمریکیە ئێمە لە ڕووی ئەدەبی تەمەنەوە یەکەم جار لە خزمەت دکتۆر فەرەیدون نابووین و لەبەر ئەویش کە خانەخوێی بابەتەکە بوو لە خزمەتی ئەوابووین ئەمڕۆ لە خزمەت پرۆفیسۆر یاردەر دکتۆر ڕەنجدەر محەممەد عوسمان هاین کە بەداوای لێبوردن ئەمڕۆ لە موعیدەکە تاخیرات بەخێر بێ دکتۆر سەرسەرم سەرچاوم قرار بوو بینە زانکۆ بۆ خزمەتت ئیتر جەماعەت حەسەن کە تۆزێک ئیشوکاری گرافی کۆمانە هەبێت و باشتر لە خزمەت تابین ئەلێرەوە پیشانی بینەرانی دەین کە لە ساڵی 1996ەوە کۆلێژی پزیشکی دان لە زانکۆی سلێمانی دامەزراوە ئەم کۆلێژە لە ساڵی 1996 هەتاوەکو ئەمڕۆ کە قسەی تیاکەین واتە 28 ساڵە خزمەتەکە ئەمە مێژووی دامەزرانی کۆلێژی پزیشکی دانە لە زانکۆی سلێمانی بەڵام لە سلایدی پێشەمە لە سلایدی یەکەمە باسمان لە ژمارەی دەرچۆکان هەیە لەم کۆلێژە تاکو ئێستا 1507 پزیشکی ددان لە زانکۆی سلێمانی تەخەڕوجیان کردووە دەرچوون لەمانە 1363یان بڕوانامەی بەکەلۆرۆسیان وەرگرتووە لە نەشتەرگەری ددان پزیشکی و نەشتەرگەری دەم و ددان خەریبووناوەکەم بیر بچێتەوە و 234یان بڕوانامەی باڵایان وەرگرتووە لە جۆرەکانی دبلۆمی باڵا و ماستەر و دکتۆرا وابزەم هەر چواری لە کۆلێژەکە ئێمە بوو بە چەند ساڵ تەخەڕوجمان کردووە 2008 تا ئێستا نەکەم تۆزە پیرترم سەروەری ئەمە جەنابی 2005 ئەو تۆ 19 ساڵەکە 19 ساڵ من 16 ساڵە تر عمرێکمان تێپەڕانەوە لەو زانکۆی تەخەڕوجمان کرد جەنابی پرۆفیسۆر حەزەکەم لێوە دەست پێ بکەم کە ئەو کاتێک ئێمە خوێندکاری کۆلێژ پزیشکی دان و کۆلێژی پزیشکی دان بەڕاستی خراپ بوو هەم لە ڕووی ستافی ئەکادیمیەوە هەم لە ڕووی ئەوەی کە پێڵەن ئینفراستراکچە بە زمانی عەرەبی بە کوردی وشەکەم بە تەواوەتی بیرچێتەوە بڵێن بنیاد لە ژێرخانی ئەکادیمی و ژێرخانی فێرکاریەوە هەتاوەکو کۆتاییەکەی بەڕاستی من وابزانم 4 ساڵ بێت کە کۆلێژی پزیشکیدان نبینە لە زانکۆی سلێمانی بەڵام زۆر پێمەگاتەوە کە گۆڕانکاری باشتان کردووە پێش جەنابیش دکتۆر سەرهەنگ سەروەت کە هەم هاوڕێی جەنابتە هەم بەیەکەوە ئیشەکەن هەم پێش جەنابەت ڕاگر بووە ئەوش گۆڕانکاری باشی کردو بەڵام بە تایبەتی بیستم لەم 2 ساڵی کۆتاییە گۆڕانکاری زۆر کراوە ئەم گۆڕانکارانە لە پێناوی چی ئەو بۆچی سواز بۆم بەرنامەیە کە تایبەتە بە کۆلێژی پزیشکی ددان و زانکۆی سلێمانی وەکو جەنابەت فەرمووت پێش ئێمەش کۆمەڵێک ڕاگر و کۆمەڵێک هاوکار لە پرۆسی خوێندن و فێرکردن و گەورەکردن و باشترکردنی ژێرخانی کۆلێجەکە ڕۆڵی گەورەیان بینیوە لەم 2 ساڵی کۆتاییە شتەکان زۆر بە گەورەتر و بەسەرەتر بە خێراتر هەنگاوی گەورەی ناوە و پاڵپشت بەوەش بە سەرۆکایەتی ئەنجومەنی زانکۆی سلێمانی پرۆفیسۆر دکتۆر کۆسار وەکو پزیشک بەڕاستی تێگەیشتێکی زۆر فراوانتری هەیە بۆ پێداویستەکانی کۆلێجەکە لە ڕێخستنەوەی ناوماڵی کۆلێجەوە دەستمان پێکرد کە چۆن بتوانین نەخۆشخانەکە هەنگاوی گەورە بنین نەخۆشخانەی فێرکاری هەیە کۆلێجی پزیشکیدا ئەم نەخۆشخانەی نزیکەی 140 کورسی دانی تەیە ڕۆژانە نزیکەی بە معدل 200 نەخۆش سەردانی کۆلێجەکە ئەکەن و نەخۆشخانەکە ئەکەن یەکەم هەنگاوی سەری کە دەستمان پێکرد ئەوە بوو کە بیرمان کردەوە لە سنتەرێکی تاقیمی مرکزی دروستکردن نەخۆشخانەکە کە بە شێوەیەکی زۆر سیستماتیک ڕۆژانە هەموو کەلوپەل و پێداویستەکانی پزیشکی ددان کە بەکارێ بۆ چارەسەر
بڕاتەوە سەرەوە تاقیم بکرێت و پاکش بکرێتەوە بۆ ڕۆژی داهاتوو ستافی پێویست لێ دابین کراوە وەریگرن و بیخەنەوە ناو کلینیکەکان ئەمە هەنگاوێکی زۆر گەورە بوو کە بە ستاندردێکی دنیایی ئەو تاقیمی مرکزیمان دروست کرد و ئێستا خۆشبەختانە تاقیمی مرکزی لە کولیا بەردەستە لە بەیانیان و لە نێوەڕوانە تەسلیمی کلینیکەکانەکرێتەوە. بەڵێ ئەوەی کە ئێستا جەنابی پرۆفیسۆری فەرموویە لەگەڵ یا برادرانمان چوونەتە زانکۆی سلێمانی ئەوەی کە لە زمانی میدیا پێڵەن بە شێوەی ئینسرت لەگەڵ قسەکانی لەسەر شاشەکە دەرکەوت و لەگەڵ باسکردنی بەشەکانی شتەکانی تریشە بینن لێتان ناشارمەوە کە وەکو میدیا بەڵێ بەبێلایان بین بەڵام بەڕاستی و سەراحەت ئەم بەرنامەیە تایبەتە بە براندین بۆ کۆلێژی پزیشکی دانی زانکۆی سلێمانی لەبەرەوەی کە دووهەم کۆلێژی پزیشکی دام لە کوردستانە دامەزراوە و خزمەتێکی باشی کردووە هەر نەبێ هەردووکمان تەخڕوجی ئەوین لە بەکالۆرەسەکەمانە و جەنابی پرۆفیسۆر ئازەم دکتۆراکەشت هەر لەوێ کردو ماستەر دکتۆراکەشت هەر لەوێ کردووە ئەلبەت من ماستەرەکەم لە دەرەوەی وڵات کردو بەڵام ئەگەر زانکۆی سلێمانی نەبووایە ئەوەشم ناکرد لەبەرەوە بە سەراحەت پێتان دەڵێم لەم بەرنامە بێلایەن نیم لانی زانکۆی سلێمانی کۆلێژی پزیشکی دانەگرم هەموو کۆرکێکی ئەخلاقی وەفاک بەرامبەر بە کۆلێژەکە هەم لەبەرەوەی کە کۆلێژەکە ئەو فرسەتە بچووکەیە کە بۆ مناڵی هەژار ماوەتەوە کە بتوانێت لە ڕێگەی خوێندنی حکومی و پێ بگات و پارە نەیات و ببێت بە پزیشک. بەڵێ جەنابی پرۆفیسۆر ئەگەر ئەو سلایدەمان بنەوە کە لە 1996 دامەزراوە فەرمووت لەوە دەستمان پێ کرد کە تاقیمێکی مرکزیمان هەبێت بۆی کە نەخۆشەکان چارەخوازەکان کە سەردانمانەکەن بتوانین بە باشی خزمەتیان بکەین و ئەو ئامێرانی کە لەبەردەستایە بە پاکژی و بە کۆڵەتی بڕاتە سەرەوە. لە ڕووی مەسەلەی کۆڵەتی فێرکردنەوە ئەزانی باشم بیرە و کاتێک ئێمە خوێندکار بووین مامۆستاکانە هاتنە ژوور و ئایان خوێندەوە ئایان نووسیەوە ئێمە لەو کاتیان هەزم بیرت ماوەیان نە دکتۆرتوانە هەر جەناب شتەی ناسی ڕەفیق عومەر شەڕێکی زۆرمان کرد لەسەروی کە نەینووسینەوە بەڵکو بە نووسراوی پێمان بدرێ دوای شەڕی ترمان کرد بۆی کە بە نووسراوی نەبێ بە تایپ کراو بێ تروای لیاو کە ئێمە چوینە 4 و 5 شکر داتا شۆ ئەمانە پیا بوو ئێستا لەو میتۆدی فێرکردانە لە شوان و ئەوە لە زمانی پرۆسەیەکە پێوتری پرۆسی دڵنیایی جۆری و فێرکردن کە وەزارەتی خوێنی باڵا و توژنەوەی زانستی لەگەڵ زانکۆی سلێمانی بە شێوەیەکی گشتی سەرپەرشتیەکە ئێستا پۆرتاڵێکەیە ئەم پۆرتاڵە مامۆستا و خوێندکارتیایە بەپێی ئەوانەی کە هەیە لە سمستەرەکەیە ئینگەیجە بێت تیای مامۆستاکە پێش کاتی خۆی کۆرس بووک و سلەبەس و هەموو ئەو لەکچەرانێک کە پێویست بێ بۆ وانەیەوە دائەنرێت لەوێ لە ڕاستومەکەواتە ترانسپێرەنسێکی زۆر هەیە لەناو هۆڵی خوێندنەکانە ئێستا هەمووی سیستمی ئینتیگریشنە هەمووی سیستەمەکان ئینتیگریشن و بۆ ئەوەی مامۆستاکە بتوانێت باشترین شێوە لەکچەرەکەی یاخو وانەکەی پێشکەش بە خوێندکاران بکە واتە بە شێوەیەکی سۆفت بە شێوەیەکی ئیلکترۆنی ئێستا هەموو سەرچاوە زانستیەکان بەردەستە و خوێندکار بە ئاسانی پێگا و لێش و ئەتوانێت هەر کۆمنتێکی هەبێت هەر سوالێکی هەبێ لەگەڵ مامۆستاکەیە بەشداری پێ بکات. وابزارم بەشێکی باشی ئەم گۆڕانکارانش لە دڵنیایی جۆری و لە شێوازەکانی فێرکردن تەنانەت ئێوە وەکو مامۆستاکانی زانکۆی کە ئێوە پێڵەن هەکبات ئەوەی کە پێویستە توێژینەوەی زانستی بکەن و بەشداریتان هەبێت تۆمانە یەکێ بوو لە هەوڵە زۆر باشەکانی پرۆفیسۆر دکتۆر دلاوەر عەلاءالدین کە ئەو کاتەی لە زمانی ئەوە پرۆسی دڵنیایی جۆری پرۆسی هەکبەی مامۆستا پرۆسی فیدباکی خوێندکار لە سەروانەکان و مامۆستا ئەمانە هەمووی ڕۆڵی هەبوو کرا بە مەرج بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی و بەرزکردنەوەی پلی زانستی هەر مامۆستایەکە لە ساڵانەیە کۆتایی دەرەچێت و بە مقابلی ئەوە بۆ هەموو دەستکەوتێکی گەورە بۆ مامۆستایەک پاداشت و سوپاس و پێزانین هەیە و لە هەمان کاتە ئەگەر بێت و کەم تەرخەم بێ لە بوارەکەی خۆی و توێژینەوەی ئەنجام نەیابێ یاخو خوێندکاری ڕازی نەبێ یاخو پابەند نەبێ بە پرۆسەی دڵنیایی فێرکردن و جۆریەوە بە مقابلی ئەوە لە پرسیینەوە هەیە بەڵێ ئەمە بە شێوەیەکی سیستەماتیکێتەوە بۆ بەردەست ئەنجومەنی کۆلێجەکان و لێ هەڵسەنگاندنی بۆ کرێتەوە ساڵانە. زۆر مەبەستمە بپرسم هەتاوکو ئێستەوە 1590 خوێندکار لە کۆلێژەکە دەرچووە تەخەڕوجی کردو و بڕانامەکەی وەرگرتووە کە ئەمە هەم خوێندنی بەرایی هەم خوێندنی باڵایە هەردووشیان تێکەڵاون لەگەڵ یەکتریە. پێشتریش پرسیارم لە پرۆفیسۆر دکتۆر فەرەیدون کردووە لە داهاتووشا پرسیار لە جەنابت و دکتۆر سەرهەنگ و دکتۆر هادی ئەەکەمەوە دەربارەی داهاتووی پزیشکی ددان لە کوردستان بەگشتی و لە سلێمانی بە تایبەتی ئەوەنەی من تاکو ئێستا ئاگادارم لە سلێمانی کۆلێژی پزیشکیدان بەشی حکومیتان هەیە و پەڕەڵەڵیشتان هەیە هەر بەڕاست بە ئالیەوە دەست پێ بکەن ئەو مەسەلی پەڕەڵەڵ خۆتان هەستان لێ بوو یا بە زۆر سەپێنراوە بە سەرتانە. ئەمە بڕیاری وەزارەتی خوێنی باڵای و توێژینەوەی کوردستانە لە هەمان کاتە وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی عێراقیش
پابندە بۆ بڕیارەوە و هۆکارەکە چییە؟ هۆکارەکە ئەوەیە بووی دەرفەتێکی زیاتر بڕخسێنی بۆ ئەوانەی کە حەزیان لەو بوارێکە ئەیانێ بخێنن. بۆ نمونە ئەگەر زانکۆلاین کە گشتیە کە بە خۆڕاییە لە نمرێکا بۆستە بۆ نمونە 97 بەڵام خوێندکارەکە حەزی کۆلێجی پزیشکیدان تاواکە بەڵام نمرێ دوو نمرەی کەمترە و حەزیشی لێ لە کەرتی حکومیە بێ لە زانکۆکی حکومیە بێ ئەمە دەرفەتێکە بۆ خوێندکارانی کە بتوانن لەویا خوێندنەکانیان تاوکە نەچن بە زانکۆ ئەهلەکان. ئەمە هۆکارە سەرەکێکە لە هەمان کاتە پاڵپشتێکی داراییش ئەبێ بۆ زانکۆکان و وەزارەتی خوێنی باڵەکە بەکار بێنێتەوە بۆ ژێرخانی کۆلێجەکە. هەر بەڕاستی بۆ بە پاڵپشتی دارایی؟ بەڵێ و ئەمە لە وڵاتی ئێمە لە بڵی لە هەرێمی کوردستانە مقارنتەن بە عێراق کەمترە. لە عێراق ڕاگری کۆلێجەکە ئەو داهاتە 100% دەتوانێت بەکاری بێنێتەوە بۆ ژێرخانەکەی خۆی بەڵام لێرە ئەچێتەوە پرۆسەیەکی دارایی تایبەتی خۆی هەیە و پاشان لێ بە سەلاحیەتی سەرۆکی زانکۆ ئەتوانێت لە سایە هەفتای بەکار بێنێتەوە بۆ ژێرخانی کۆلێجەکە. باڵێ ویستم پرسیارە بکەم بەس خۆیان نایکەم چونکە زۆرمە بەس بە ڕێی دکتۆر ڕەنزدەر خۆی بزان مەگەر ئێستا پێ بڵێن قرارەکە 100% لە دەست ڕاگرەکانی کۆلێژی پزیشکیدانا پەرەڵەل ڕاگری بۆ ساڵی داهاتوو پەرەڵ هەنگاوێکی باشە پێمەتی دەرفەتێکە بە کۆمەڵی خوێندکار کە بە هەر هۆکارێ بێ لە کۆتا ساڵەکانی خوێندنیان نەیتوانێت ئەو نمرەیە پێویستە بێنێ کە لەو بوارێکە خۆی حەزی لێ بخوێنێ سپیسێک بەجێ لێ بۆ ئەوانەی کە بتوانن ئەوە بکەن. ڕێ من خراپ نیە بەڵام ئەو پاڵپشتە دارایە گو خۆی وەکو وڵا زانکۆکانی کەی خوار و وەسەڵ و ژنوب کە بەکار بێتەوە زۆر هەنگاو و گەورە ئەنێ کۆلێجەکان و زانکۆکان باشتری شەبێت. ئێستا ئێمە وەکو عەرزم کردی لە زانکۆی سلێمانی کۆلێژی پزیشکیدان ئەوە حکومی لانی حکومیمان هەیە خوێندکار وەرەگرێ پارالێڵمان هەیە اینجا با لە پارالێڵەوە بیکەن چکەوەی ئەوەژە بێتەوە بە نیمچە تایبەت پارالێڵمان هەیە لە زانکۆی سلێمانی کۆلێژی پزیشکیدان زانکۆی قەیوان ئەمە 2 زانکۆی تیشک ئەمە 3 کۆلێژی پزیشکیدانیان هەیە کۆمار ئەمە 4 زانکۆی ئەمریکی تیشک تا ئێستا بە شوێکی فەرمی خوێندکاری نییە و نەکراوەتەوە بەڵام زانکۆی ئەمریکی و زانکۆی کۆمار و زانکۆی قەیوان خوێندکاریان بە شوێکی زۆر باشە. من ئاگادارم زانکۆی تیشک تەنانەت کلینیکەکەشیان دروست کردووە یعنی وەکو مەسەلەی ئەگەر موافقەتیان نەبێت و بە تەمارە بن خوێندکار وەربگرن مەسەرەن 100-200,000 دلارێک لە کردنەوەی کلینیکا سەرف ناکەن. تایبەتە بە هۆبەی دڵنیایی جۆری وەزارەت ئەو بەخشینەی ئەو بەشێکی فەرمی پیانە بەخشی و کردنەوەیان ئەوە تایبەتەوە. اینجا پرسیارەکە من ئالێرەیە جەناوی پرۆفیسۆر 5 کۆلێژی پزیشکیدان بۆ ئەگەر لەسەر سلێمانی مە پارێزگای هەڵەبجەش حساب بکەین پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕینمان هەیە لەسەر ئەم پارێزگایە وەبزارم ناگەینە 1,500,000 کەس بە تقریب لە 2 ملیۆن بۆ 1,800,000 بۆ 2 ملیۆن بۆ باش گریمان 2 ملیۆنی 2 ملیۆن ئێمە هاتاوکو 1597 تەخەڕوجمان هەیە لە 2 ملیۆنەکەش چەندێکە کات یعنی ئەگەر تقریبا عالم 200 ساڵی داهاتوە گەینە 2000 پزیشک یعنی تقریبا بە 1000 کەس پزیشکیشی وەرەکەوێت یان بە 10,000 کەس پزیشکیشی وەرەکەوێت. ئەو توێژنەوەی کە ئەنجاممانە خینە خزمەتی جەنابەت و ئێمە لە خزمەت وعدێکەی ئینشەڵڵا ئەوانەی هەمووی تێ و خوێنراوە تۆ لەگەڵ ئەوەی کە نظامی ستاندەردی دنیا WHO بۆ هەر نەخۆشێک چەند پزیشکی دام پێویستە و هێناومانەوە بۆ ئەوەی کە لە کوردستان و لە سلێمانی و هەرێما چۆنە و ئەوشمان ڕبط کردوتەوە بۆی کە ئایا لە 2040 چی لێت لەگەڵ گەشەی دانیشتوانە و زۆربوونی ژمارەی دانیشتوان و بوونی ئەم کۆلێجانە لەم ئاستەیە بەو ژمارە پزیشکی دانانەی کە بڕوانامەیان پێدەدرێ ئەگەین بەکوێ. بەڕاستی دواتر بە شوێکی زۆر دیتێڵ باسەکەین ئەگەر بەم شوێ بڕوا لە 2040 بە پێی ڕێژەی ستاندەرد 3 قات و 4 قات ئەبێ هەر پزیشکێکیدان کە چەند کەس ئەتوانێت چارەسەر زۆر لە پێویستی زیاتر دەرەچێت 4 قات 3 قات وڵە حەز ناکە لە کواڵتیژەتە خوارەوە بە تەکید کە تۆ ژمارە ئەساسە لە هەموو شتێکە ئەگەر تۆ یەکێک لە حلولەکان کە لەو توێژینەوەی ئەنجام درراوە بەخصوماتە بەردەست وەزارەتی خوێنی باڵاش بەڕاستی ئەوەیە کە چۆن ژمارە کۆنتترۆلکەی بووی کواڵتی باشترکەی لە هەمان کاتە ئەو خزمەت گوزارش کە پێشش بە کۆمەڵگاکرێت لە هەمان کاتە باشترە بێت. جا لە خزمەتگوزاری پێشکەشکردن بە کۆمەڵگایە و هەروەها دڵنیایی جۆری وە کواڵەتی
بەبێەوەی کە خۆم بڕۆم داوام لە هاوکارانم کرد سەردانیشی کۆلێژی پزیشکی دام بکەن لە زانکۆی سلێمانی و کلینیکە فێرکاریەکەیان ببینن چکە بەڕاستی لە چاو کاتێک کە ئێمە لە زانکۆ دەرچوین لەوانەیە 4-5 جوانە گەورە بوو بێت ئەو کاتە کۆلێژی زمان هەبوو ئێستا کۆلێژی زمانی شەربینەکە لە کۆلێژی پزیشکی ددانە و خزمەتیشی باشی تیاکرێت من بەڕاستی ئەوانم هیچی نەبینیوە بزانین لەوێ چیەکرێت چۆن خزمەتەکرێ خوێندکارەکان ڕایان چییە مامۆساکان ئەڵێن چیە گوزەرە لەوێ و چۆن دڵنیابین لەوەی کە ئەو پزیشکانی کە دەرچووی ئەو زانکۆیە ئەبن لە داهاتووە ئەتوان بە باشی خزمەتی ئێمە و کەس و کارمان بکەن ئەوە بینین و گەڕێنەوە خزمەتتان لەگەڵ پرۆفیسۆری یاردەر دکتۆر ڕەنجدەر باس لە دەرچۆکانەکەین باس لە بڕۆنامەکانەکەین باس لە کارەکانی ترەکەین لە زانکۆی سلێمانی لەگەڵمانە. لە کۆلێژی پزیشکی دان لە زانکۆی سلێمانی سیستەمی بۆڵمەنیا پێڕەوەکرێت کە سیستەمێکی نێودەوڵەتیە و لە زۆربەی وڵاتانی جیهاندا بەکارهێنرێ کە ئەمە ژیاری دەدەرە بۆ ئەوەی بتوانین لە وڵاتانی دیکە بەردەوامی بە خوێندنەکەمان بدەین تەنانەت دەتوانین لە قۆناغی 2-3 بتوانین لە وڵاتانی تر بڕۆنامەکەمان تەواو بکەین. ئەم ساڵی بەشانەزیەوە توانیمانە بگەین بە ڕێکەوتن لەگەڵ زانکۆی دەندی بەریتانیا کە یەکەمە لەسەر ئاستی بەریتانیا و ئەمە ژوا دەکات بتوانین ئاڵوگۆڕی قوتابیان و دوکتۆرەکان بکەین لە نێوان دوو زانکۆکەدا و لە کۆتایی تەواوکردنی خوێندنیش بتوانین بە دوو بڕوانامەوە زانکۆ تەواو بکەین. لێرە لە بەشی تیشکی کۆلێژی پزیشکی دانی زانکۆی سلێمانی بە خۆشحاڵیەوە هەموو جۆرەکانی تیشکی دوودووری و سێدووری بەردەستە کە ئەمە شوای کردووە ئاسانکاریەکی زۆر بێ بۆ چارەخوازەکانمان و پێویست نەکات لە دەرەوە ئەنجامی بن لێرە بە نرخێکی زۆر گونجاو بۆیانەکرێت. ئێمە وەکو خوێندکاران سەرەتا بە شێوەی تیۆری وانەکان وەرەگرین پاشان لێرە لەژێر چاودێری و ڕێنمایی مامۆساکانمانە ئیش بۆ نەخۆشەکانەکەین و بۆ ئەوەی لە دواترا کە کۆلێژ تەواوەکەین هیچ کێشەیەکمان نەبێت و لە هەر شوێنێکا بێت بتوانین خزمەت بە چارەخوازەکانمان بکەین و لێرە ئەم نامیلکەیە ئەدرێ بە هەموو ئەو کەسانی کە تیشکیان بۆ ئەکرێت لەبەرەوەی زانیاری تەواوەتیان هەبێت لەسەر ئەو جۆرە تیشکێک کە بۆیان ئەنجام دراوە بە زمانی کوردی بۆی هەمویان بتوان بە باشی لێی تێبگەن. وەکو هەموو ئەزانین دنیا بەرەو پێش ئەچێت و لە بواری تەکنۆلۆژیایە زیاتر بواری پزیشکی ددانیش بێبەش نەبووە لەم بەرەو پێچوونە و ئێستا لە کۆلێژی پزیشکی ددان لە زانکۆی سلێمانی دێنتاڵ ئینتراۆڕال سکانەر هەیە و ئەتوانین ڕۆژانە بەکاری بێنین کە جێگیرەوەی ئەو ڕێگا کۆنەیە کە جاران بە هەویری ددان تۆزێک ناخۆشتر بوو بۆ نەخۆشەکان قاڵبەکانە گیرە بۆی بگەی بۆ تەشخیسە و بۆ ڕێگە چارەسەرەی کە لە هەر بوارێکی پزیشکی ددانە لە هەر بەشێکی پزیشکی ددانە ئێمە ڕۆژانە پێویستمان پێێتی بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا لە زانکۆی سلێمانی ئینتراۆڕال سکانەر و حتا 3D پرینتینیش وجودی هەیە. لێرە لە یەکەی پاکشکردنەوەی ناوەندی کلینیکی کۆلێژەکەمان ڕۆژانە بە شێوەیەکی ورد گرنگی دەدرێت بە پاکشکردنەوەی ئەو کەلوپەل و ئامێرانەی کە خوێندکاران بەکاری دەێنن بۆ چارەسەری نەخۆشەکان لە کلینیکەکەمان بە شێوەیەکی ستاندارد ئەو کەلوپەل و ئامێرانە پاک دەکرێنەوە پاکش دەکرێنەوە دەخرێنە تعقیم و ئۆتۆکلەیڤەوە. ئێمە وەکو مامۆستاهانی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی کە بە خۆشحاڵیەم ساڵێکم بۆ لەسەر ئاستی عێراقی مش هەوڵ دەدەین بۆ جۆرە خوێندکارەکانمان پەروەردە بکەین کە ئەومۆرکان پێوە دیار بێ لە زانکۆی سلێمانی تەخەڕوجیان کردووە کە یەکەمە بۆیە بە بەردەوامی هەوڵ لە ئەپدەیتکردنی خۆمانین ئیتر لەسەر ئەرکی زانکۆ بێت یا لە کۆلێژمانیا لەسەر ئەرکی خۆمان بێت بەشداری کۆنفرانسی نێودەوڵەتیەکەین بەشداری چەندەها وەرکشۆپەکەین لەسەر ئاستی کوردستان عێراق هەروەها دەرەوەی کوردستانیش بۆ ئەوەی کە ئەو شتانی کە لە دنیای دەرەوەدا ئەگوزرێ هەموو بە خوێندکارەکانمان بگەێنین و بە خۆشحاڵیشەوە هەموو ئامێرە پێشکەوتەکانی کە ئیسا لە دنیای دەرەوەدا هەیە لە کۆلێژەکە دابین کراوە بۆی خوێندکارەکان هەمووی ببین و بتوانن ئیشی پێ بکەن. بەناوی خواردووبارە گەڕاینەوە خزمەتان بۆ زنجیرەی بەرنامەکانمان دەربارەی داهاتوو پزیشکی ددان لە هەرێمی کوردستان بەگشتی و لە سلێمانی بەتایبەتی لەبەرەوەی کە زۆربەی گۆڕانکارەکان کە ڕوئەدات لە هەرێمی کوردستانە لە سلێمانیەوە ڕۆدات و پێی وتراوە پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان و جگەلەوەش ئەوەی کە حەز و ناحەز بێ ئەزانێت کە پزیشکی لە پارێزگای سلێمانی بەتایبەتی لەگەڵ پارێزگای هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین هەڵبەت لە هەولێر و دوهۆکیش کەمتر نییە لەمە
خزمەتگوزاری تەندروستی لە ئاستێشی باڵادایە. دەمانوێت باس لە کۆلێژی پزیشکی دانی زانکۆی سلێمانی بکەین کە ئەلێرەوە دیارە لە ساڵی 1996 دامەزرا و بە سپاسێکی زۆرەوە پرۆفیسۆر یاریدەر دکتۆر ڕەنجدەر محەممەد عوسمان میوانە لەگەڵمانە و سوپاس کە ئەم پێنجشەمەیە زانام تۆ بەس پێنجشەمانیش ناکەی قوربانە زۆر سوپاس. لێرەوە سلایدی دوایمە باس لەوە ئەکەین کە لە کۆلێژی پزیشکی دانا چەندێک دەرچوومان هەیە کە بە شێوەی گرافیک لە خوێندنی باڵا و لە خوێندنی بەرایشە دەرچۆکانمان چەندێکە. ئەمە تاوان بە سوپاسەوە لە جناوی پرۆفیسۆر دکتۆر ڕەنجدەرمان وەرگرتووە و داتاکانی زانکۆی سلێمانی خۆیەتی. لێرەوە کە ئایبینن و هەندێک جاریش پڕ بە شاشەکە پیشانتانە درێتەوە کە ڕەنگە شینە تۆخەکە یاخود نیلیەکە 234 هەتاوەکو ئێستا لە خوێندنی باڵا لە کۆلێژی پزیشکیدان 234 کەس خوێندنی تەواو کردووە، بەڵام بە تێکڕا 1597 کەس خوێندنی تەواو کردووە کە لەو 1597 234 خوێندنی باڵای کردووە. بە ڕەنگی سەوز کە لە هەمووی باڵاکەی بەرزترە MSc Master of Science ماستەر لە زانستی پزیشکی دداندا. بە ڕەنگی مۆر دەیبینن کە سی دانە دەرچوومان هەیە کە بڕوانامەی دکتۆرایە لە کۆلێژی پزیشکی دانی زانکۆی سلێمانی وەرگیراوە و بە ڕەنگی زەر دەیبینن کە 16 کەس دبلۆمی باڵای 2 ساڵی تەواو کردووە و بە ڕەنگی سوور دەیبینن کە 9 کەس خوێندنی باڵای دبلۆمی 1 ساڵی تەواو کردووە. جەناوی پرۆفیسۆر ئەڵبزان ناسناوە زانستەکە پرۆفیسۆر یاریدەدەرە، بەڵام ئەدە بە نوا فێرکراوم هەروە بانگت بکەم هەرچەنە جەناب هەر براگەورەی تو لە ئەوڵەوە بەیەکەوە بووین لە تەلەبایەتیشە باس لە بچووکترینیانەکەم دوای بەرەو گەورەتریان ڕۆن دبلۆمی باڵای 1 ساڵی تاکو ئێستا 9 کەس لایەوە تەخەڕوجی کردووە. ئەمنەو کاتێ لە بەریتانیا بووم بیرمە لە دبلۆمی باڵایە پیانەوت دبلۆمی پیشەی، یعنی بۆی کە لە پیشەیەکە باشتر بچیتە پێشۆ دبلۆمیشی باڵا وەرەگریت. ئەم دبلۆم باڵای 1 ساڵانە تاکو ئێستا لایەوە بەردەوامە؟ نەخێر ئەمە لە سەرەتاکانی کردنەوەی خوێنی باڵا و لە کۆلێژی پزیشکی ددانە هەبووە، بەڵام ئێستا بە ڕێنمایەکانی وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی زیاتر تەرکیزەکە بۆ ماستەر و دکتۆرا ئەڕوا و تا حدێکی کەمتر بۆ دبلۆمی باڵای 2 ساڵە. باڵێ یعنی ئێستا دبلۆمی باڵای 1 ساڵە ڕەنگی سوور و ڕەنگی زەر دبلۆمی باڵای 2 ساڵە زگەی زیاد لە 10 ساڵ 12 ساڵ ئەبێت ئێستا ئەو بڕوانامەیە ناکرێتەوە نابەخشرێت ڕاگیراوە. بینە سەر ماستەر ئۆف ساینس ئێمە لەوێ دوو دانە ماستەرمان هەبووە، هەڵبەت جەنابەت ماشەڵڵات دەبێت لە ئێلسێڤەرە ریسەرچەکان و بڵاوبوونەوە هەیە کە بینەرانی بەڕێز حەزەکەمەوە بزانن بڵاوبوونەوەی توێژینەوەی زانستی توێژەرێکی کورد لە دەستگایەکی ئەکادمیۆک و ئێلسەڤەرە بەڕاستی جێگەی فەخرە بۆ هەموو ماخۆزگە خۆلێر نەبووی تا باسم کردایە. ئەوە کەم نییە کە توێژەرانی ئێمە ئەگەشتونەتەوەی کە لەو گۆڤارە زانستیە ئاست باڵانە توێژینەوەکانیان بڵاو بێتەوە و جەنابی دکتۆر ڕەنجدەریش بۆ خۆی لێ توێژینەوەی بڵاو بۆی هەیە. بەڵام ئەلێرە ئەوەستم لە بەرەوەی کە تەرکیزی ئێوە وەزارەتی خوێندنی باڵا لەسەر خوێندنی ماستەرە. ئەو کاتێمە ماستەر ئۆف ساینسمان هەبوو لەگەڵ MPhil ماستەر ئۆف فیلۆسۆفی. تاکو ئێستا وابزانم لە کوردستانە من بەرجۆم نەکەوتەوە کە MPhil هەبێت. MPhil نییە تایبەتە بە وڵاتی بڕتانیا کە دەخوێنە وڵاتێکی زۆر مێژوویی گەورەی هەیە لەو بابەتێ و زۆر جار MPhilەکە ڕەبکراتەوە بە خوێنی دکتۆراکە. ئەگەر خوێنی دکتۆراکەی پێتاو نەکرا MPhilێکی پێبەخشێ، بەڵام تا ئێستا ئەوە لە هەرێمی کوردستان و عێراق بە قانون نییە. بە قانون با باز لەوە بکەین کە هەیە. باش پێشەوە باسیەوە بکەین فەرموود لەگەڵ زانکۆی دەندی خەریکی هاوکاری و کارێکی پێکەوەین لەو ناوەندەی کە ئێمە بیلەتان ناشەنەوە چاکمان داوا کرەمە کورساتیشی لەسەر خۆ کورسات ماڵی هەمووانە کورسات نیوز و کورساتی ژێرێکێکەوە بۆ دەرهێنەرەکەی دکتۆر بە ئامە دەرنەکەوە هی کورسات ئێمە کورسات نیوزین ئەمە کورسات نیوز ئیتر خۆ هەر ماڵی هەمووانە. ئەوەی زانکۆی دەندی چیە جەنابی پرۆفیسۆر؟ یەکێک لە دنیابینینەکانی و گەشەی زانستی هەم سەرۆکاتی زانکۆی سلێمانی و دابەزینە خوارە بۆ کۆلێجی پزیشکیدان ئەو هەماهەنگی هەیە بوو کە لەگەڵ وڵاتانی دەرەوە پێویست بوو بەڕاستی. ئەوە بوو یەکەم هەنگاوی کردداریمان لە مانگی دەی پارە دەست پێ کردواتە نزیکەی ساڵێکە بێ. زانکۆی دەندی زانکۆیەکی دێرینی وڵاتی بریتانیا لە بواری پزیشکیدان 2 ساڵە لەسەر یەک بە پێڕانکینی وڵاتی بریتانیا خۆی یەکەمە لە بواری خوێنی بەراوی خوێنی باڵا. هەنگاوە کردداریەکانمان دەست پێ کرد لەگەڵ ئەو زانکۆیە. پرۆسەکە پێوترێ پارتنەرشپ واتە هەماهەنگیەکی زانستی فراوان لە هەموو بوارەکانی پزیشکی ددان بە خوێنی بەرای خوێنی باڵا دەستمان پێ کرد. داشتێکی لە یەکتێکی شتمان ئیمزا کرد لەگە سەرۆکی زانکۆی لە نێوان سەرۆکی زانکۆی سلێمانی و سەرۆکی زانکۆی دەندی لە مانگی 2
پاشان تیمێک 2024 2024 پاشان تیمێک لە مانگی 6 لە زانکۆی سلێمانی سەردانی زانکۆی دەندی کرد و لە کۆتایی مانگی نوێە تیمی زانکۆی دەندیش سەردانی کۆلێجی پزیشکی دانە زانکۆی سلێمانی کرد بۆ ئەوەی ئەو پارتنەرشپە ئەو هەماهەنگی بۆ بچێتە بواری جێبەجێکردن لە بواری خوێنی بەرایی و خوێنی باڵا. ئەم هەماهەنگیە تەنها بۆ زانکۆی سلێمانی یاخود هەولێری پزیشکی و دهۆک و ئەوان تریش بەشدارە تایبەتە بە زانکۆی سلێمانی لەو ڕوانگەیەشە خۆی ئەگرێ کە ئێمە گەیشتبووین بۆەوەی کە پێویستیمان بە نوێبوونەوەیەکە بوو لە پرۆگرامەکانی خوێندنە لە پرۆسی فێرکردنە لە پرۆسی هەڵسەنگاندنە و دایمە سوالێکمان هەبوو لە ئەنجومەنی کۆلێجی خۆمان و مامۆستاکان چۆن باشترین کەس بکەین بە پزیشکیدان ئێمە ئەتوانین ئەمە بکەین بەڵێ ئەتوان ئەمە بکەین بەڵام ئایا پێویستیمان بە کۆنسەڵتەنسیەکی وڵاتێکی دەرەوە زانکۆیەکی دێرین هەیە کە بۆ ئەوەی هەنگاوەکان زۆر بە کواڵتێکی زۆر بەرزتر ڕابەرەوە پێشەوە و هەر خوێنی بەرایی نیە خوێنی باڵاشی تەیە کەمە مژدەیەکەی بەخشین بە دەرچوانی پزیشکانیدان لە هەموو عێراق کە ئەتوانن خوێنەکانیان لە داهاتووە لە بواری ماستەر لە بواری دکتۆرا بە هەماهەنگی بینی واتە جوین دیگری پێڵن بینی زانکۆی سلێمانی و زانکۆی دەندی تاوکە ئەو کاتە بۆی کە زۆر ڕوون بێ کە فەرمووی جوین دیگری ینی لە هەمان کاتە بڕانامەیەکی زانکۆی دەندی ژۆرەگرێت لەگەڵ زانکۆی سلێمانی لە بواری خوێنی باڵا لە بواری خوێندنی باڵا باش چە بە لێرە بۆستی لە بواری خوێندنی باڵا ئێوە تانەوێت بڕانامە بدەن کە کەسەکە ماستەرەکە هەمی زانکۆی سلێمانی و زانکۆی دەندیە جا من ئەلێرە ئەگەڕێمەوەی هەنگای ئێمە دواوە وەکو کەسێک قسە ناکەم کە دەرچووسان لێرە مەجالێکم بی وەزارەتی خوێنی باڵا و توێژنەی زانستی هەنگاوێکی زۆر گەورەی ناوە لە بواری ماستەرە بۆ ئەوەی ڕانکینی زانکۆکان و هەرێم بەرزکاتەوە ئەوەیە کە هەر یەکێک کە خوێندنی باڵای ماستەر خوێنیا دکتۆرە ئەگەر توێژینەوەی بڵاوکراوی نەبێ مناقەشەی تێزی نامی ماستەر و دکتۆراکەی ناکە توێژینەوەی بڵاوکراوە باش با من ئەتخوا ئەم هەنگاوە گەڕمەوە باشە وەکو کەسە قسە ناکەم کە دەرچووی زانکۆی سلێمانی وەکو ئەکادیمیەک لە خزمەت جەناب تا قساکەم و تەواویش بەلایەن قساکەم بڵاوبوونەوەی توێژینەوەی زانستی ئەکرێت لە گۆڤارێکی ناوخۆیی یابێی کوردستان ئەکرێت لە گۆڤارە زانستیەکانم مەبەستە کە خۆتە زایمە پێڵەن ژێرنەڵ بەس لە زمانی میدیار پێڵین گۆڤاری زانستی ئەکرێت لە عێراقا بێ ئەکرێت لە دانەیەکی نێودەوڵەتی ئیمپاکت فاکتەرا بێ ئەوەی ئێوە کە توێژینەوەکە بڵاوبێتەوە لە کامێنە بڵاوبێتەوە بە پێی یاساکە بۆ خوێندنی ماستەر یەک توێژینەوە ئەساسیە بۆی بچێت بۆ ڕۆژی مناقەشە لە خوێندنی دکتۆرایە ئەگەر یەک توێژینەوەی لە گۆڤارە ئاسبەرزەکانی ئیمپاکت فاکتەر بڵاو کردو توێژینەوەی کەی ناوێت بەڵام ئەگەر لە گۆڤاری ناوخۆی بڵاو کاتەوە بە گۆڤاری توێژینەوەیەک لە گۆڤارێکی ناوخۆی و لە هەماکات توێژینەوەیەک لە وڵا گۆڤارە زانستیەکانە کە سکۆپەستی پێڵن کە ئاسبەرزێکی هەیە لێ بڵاو بێتەوە واتە ئەم مەرجە زۆر گرنگە بۆ ئەوەی ئەو کەسە هەر ئەوەی بڕوانامی ماستەر ئەبێ بە توێژەر توێژەریە زۆر گرنگە و وەزارەتی خوێنی باڵا بەڕاستی ئەمە جێی دەستخۆشی ئەم هەنگاوە جێگەی دەستخۆشکەریە بەڵام دووبارەیە وەسەی 1970 دەرچووی ماستەرتان هەیە چەندی تریشتان بەڕێگاوەیە ئەوەی شەکە لە ئەو دیسان ئەو دنیابینی کە کۆلێجەکەمان هەنگاوینا لە ساڵی پارە کە زۆرترین کورسی خوێندنی ماستەری کردەوە لە مێژووە کە 52 کورسی خوێندنی باڵا بوو لە هەموو بوارەکانی پزیشکیدانە وەکو کۆلێجی پزیشکیدان بە واجبی خۆمان ێزانین کە بەهۆی ئەو هەموو بڕوانام و ناسنەوە زانستیانی کە هەمانەوەکو پرۆفیسۆر و پرۆفسۆری یاری دەدەن کە بتوانین زۆرترین هەلی خوێندن لە بواری خوێنی باڵا بۆ دەرچوانی کۆلێجی پزیشکیدان بڕخستن لەسەر ئاستی هەموو عێراق باسمان لە بەسەلەی ژێرخان کرد ئەو کاتەی من پێش 11 ساڵ لە بەریتانیا خوێندکاری ماستەر بووم ئەو کاتە زانکۆی شەفیلد ئەکسێسی هەبوو توانای هەبوو دەستی بگات بە 24,000 جێرنەڵی زانستی لە دنیاە جێرنەڵەڵی کتێبخانەی ئەلکترۆنیەڵی کتێبخانەی وڵاتی بەریتانیا ئاڵی دەستی پێگا زۆرمە بەسمەکە بپرسم ئێوە بۆ خوێندکارەکانی خوێندنی باڵا و بە تایبەتی خوێندکاری ماستەر لە زانکۆی سلێمانی کۆلێژی پزیشکیدانە چیتان کردو بۆی کە دەستیان بگات بە گۆڤارە زانستیەکان و ناچار نەبن کە توێژینەوەکە بکڕن ئەم قسەی تۆ زۆر قسێکی دقیق و زۆر ڕاستە بەڵام ئەوشمان بینە مێژووی زانکۆی شفڵ بوون و یا زانکۆی دەندی کە ئێسمە پارتنەرشپین زانکۆی دەندی 110 ساڵە کۆلێجی پزیشکیدانی هەیە زانکۆی شەفیلد بە تایبەت وە کاتە لە 1940 دامەزرا واتە مێژوویکی زۆر و زانکۆی زۆر دێرینن ئێمە وەکو سەرۆکایەتی زانکۆی سلێمانی و ئۆفیسی توێژینەوە و خوێنی باڵا ئەم هەنگاوە ئەوم پرۆژێ لەژێر دەستیانەیە کە ئیشی لەسەرکەم بەڵام تا ئێستا بە شوێکی کردداری بەڕاستی ئەکسس نییە کە
ليش ناش شارينو كنية والله شو كبوي أبي إيشي لسرقين وبيرخصين أمريكا تويلي بالله سرشاوي زانستي ونيكره وبردز بهمو فول تكستي توجناني كبلاغ زور جرينجا بخدمتكاري ماستر ودكتوراه كزور ترين آشنا بوني هبي بو توجناني كبلاغ رات ولا الدنيا والله تاي سبردسنية والله لهنجا وكاني ده هاتو زانكو استمانية أوش إن شاء الله بردس تا أو شني كمان أقدر أمجرنا بروفيسور دزجيشتن بو گۆڤارە زانستیانە بە پلەی یەکەم و پلەی دووەم و سێم و چوارم مش پێویستی بە پارێ پارەی بۆ دابی نەکرێت بواری دارایی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لەم چەند ساڵی ڕابردووە زۆر نەیتوانیوە ئەوە بکەن دروستە بەڵام بە هیواین کە لە داهاتوویەکی نزیکە ڕووی دارایەکەوە کە بتوانێت زانکۆ نامەرکەزێتێکی و حەقی تەسەڕفی هەبێ بۆ داهاتی کە هەیەی کە یەکەم شت ئەو هەنگاوە گرنگانێ و ئەوش ئاسان نییە بەڕاستی ئەبێت تۆ لەگەڵ دەستگا گەورەکانی وەکو جەناب بێت ئەڵسیڤەر و لەگەڵ هەر دەستگاکە وایلیە کە بێت تۆ کۆنتراکتی فەرمی بکەی لەگەڵیانە و چیان پێبەخشی بۆ مقابلی و ئەوانی چێ بەخشن بە خوێندکارانی بەرای خوێندنی باڵن بەڵام هەنگاوێکە لەسەر دەستکی دکتۆر بەڕێز دکتۆر کۆسار و دکتۆر زانە و تیمەکەی ئەنجومەنی زانکۆی سلێمانی دڵنیا بە بە هیوای سەرکەوتن لەوەشە دیسانەوە خوێندنی ماستەر جارە ناچمە سەر دکتۆرە ژێرخان و جگە لە خوێندنی ماستەر پزیشکی ددان لەبەرەوەی کە هونەر و زانستە تەنها بە کتێب و بە توێژینەوە حەل نابێ بەڵکو پێویستی بە مەتریال هەیە لەبەردەستا بتوانی کاری پێ بکەی و بە تایبەتیش ئێستا دنیا بەرەو دیجیتال بوونە ڕات سرم سوورناکە لەو کاتێککە چاوەڕێبووین چاکەمان بۆ بێنن فەرمووت سکانەرمان کڕیوە چیترتان کردووە بۆی کە خوێندکارانی بەرای و خوێندکارانی باڵاش لە بابەتە دیجیتالەکانە و لە بابەتە ئەساسیەکانیشە بۆمە کورسیدانی باشی هەبێ ماوادی باشی هەبێ و بابەتی دیجیتالی باشی هەبێت و ئەمانش برادران وەریان گرتۆ بەوێنە و دابڵزێنن لەگەڵ قسەکانی جەنابتە چیتان کردو بەمانە جەنابی پرۆفیسۆر وەکو سەرەتای قسەکانێک لە بواری خوێنی باڵایە یەکەم هەنگاو کەمە دەستمان پێکرد کە لە زەمەنی دکتۆر سەرنگ بەڕاستی و تیمەکەی ئەو کلینیکی خوێنی باڵامان دروست کرد کە یەکەم زانکۆین لە عێراقە کلینیکی تایبەتی خوێنی باڵای خۆی هەبێت کە بستووە کورسی لە خۆی گرێت واتە کەیەکێک لە خوێندکارێک لە بواری خوێنی باڵای ماستەرە لە بواری چاندنی دانا لە بواری چارەسەری دانا وەرەگیرێ کلینیکی تایبەت بەخۆی ئەبێت و هەفتانە لە ساڵێکەمە بە 2 ڕۆژ داوامکە لە کلینیکەکە و چارەسەری زۆر ئازبەرز پێشکەش بە کۆمەڵگا بکە بۆی بتوانێت بڕاتە ڕۆژی مناقەشەوە بۆ نمونە لە هەنگاوەکانی ئەم 2 ساڵی ئێمە چیمان کرد بواری نەشتەرگەری دەم و ددان لەگەڵ بواری چارەسەرکردن نەخۆشیەکانی پووک چاندنی دانمان خستە پرۆگرامەکانی خوێندنەوە بە خۆشحاڵی و پێتەڵم لە کۆتایی ئەم دەمانی ئەخیران نزیکەی 265 چاندنی دان نەخۆشخانەی فێرکاری کۆلێجی پزیشکیدان ئەنجام دراوە واتە ناکرێت یەکێک ماستەر بێنێت لە بواری نەخۆشەکانی پووکیا لە بواری نەشتەرگەری دەم و ددان ئاشنایەکی تەواوی بە هەموو جۆرەکان و پرۆسیجەرەکانی چاندنی دان نەبێت کە ئەمە هەم خزمەتە بە کۆمەڵگا و بە چارەخوازەکان هەمان کاتشە کواڵەتی پرۆسی فێرکردن بەرزەکاتەوە بۆ ماستەر لە هێنانی ئامێری CBCT کە 3D تیشکە لە کۆلێجە ئێستا بەردەستە بۆ خوێندنی بەرای خوێندنی باڵا تۆ ناتوانانی چاندنێکی دان بکەی یاخۆ ڕاستکردنەوەیک پلانێکی ڕاستکردنەوەی دانێ ئەگەر تۆ ئامێری تیشکی دی و نەبێواتە ڕووی سێڕووی بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی زۆر دقیق چارەسەرەکان پێشکەشکەی لە هەمان کاتێکێک لە دنیابینینەکانی ئێستا بوونی دیجیتال ڕازەیشنە لە ناو بواری پزیشکی ددانە جناب لەوان چووی بۆ مؤتەمەراتی دەرەوە ئەکید بواری دیجیتال ئێستا زۆر هەنگاوی گەورەی ناوە هێنانی ئەمە بۆ ناو زانکۆ حکوومەکان کارێکی ئاسانە لەبەروی فەندێکی زۆر گەورەی ئەوێ لە هەمان کاتە ترینینێکی زۆری ئەو لەلایەن پزیشکانی دانەوە بە خۆشحاڵی ئەمە 2 ساڵە ئامێری 3 شیپ کە براندێکی زۆر باشی سکانەرە بە کۆلێج بەردەستە زۆریش گرانە بەڵێ 3D پرینتەر لێ بەردەستە ئەمەش هەمووی بۆ ئەو تێگەیشتنی کە بەڕێز دکتۆر کۆسار هەیەی وەکو پزیشکێک بۆ ئەم نەخۆشخانەیە هەیەی و ئێستش سکانەری دووهەم لە ڕێگەی و ڕەزامەندی ئەوشمان وەرگردووە کە ئەمەیان تایبەتەکەین بە مختبەرات لە تاقیەکانی فانتۆمادا ئەنێن بۆ ئەوەی لە قۆناغی سێوە خوێندکاری خوێندنی بەرایی ئاشنا بێ بە ئامێری دیجیتال و سکانەر تاکو ئەوەی کە بڕوانامی بەدەستێنە کە کێش و گرفتی نەوێت لە بەکارهێنان پیرۆزە بۆ ئەوشە سپاسمان ئجا هەر لە بابەتی ماستەر و ئێوە تاکۆسەسی دکتۆراتان ناوە چەندیش تریشتان لە ڕێگایە تا ئێستا 7 خوێندکاریکەی دکتۆرامان هەیە و وەکو ماستەریش 52 خوێندکارمان هەیە لە ڕاوندی پێش و ئەم ڕاوندەش 29 خوێندکاریکەی ماستەرمانێ تا بۆ تۆتەڵ نزیکەی 80 خوێندکاری ماسترێسە لە کۆلێجە
خەریکی خوێندنیان بۆ ڕەخسا بەڕاستی جێی خۆشێتی بەڕاستی کاک زۆر هەڵگو لێرە سوپاسێکی مامۆستاکان ستافی ئەکادیمی لەگەڵ فەرمانبەران لەگەڵ ئەو ماندووبوونەی کە هەیەە بەو بارەدارایی کە هەیە کە بەخشیویانە بەڕاستی بە خوێندکارانی خوێندنی بەلای خوێنی باڵا. ئێستا چینە سەر باسی ستافەکەش بەڵام ئەمانە بەستنەوە ڕێک بە بواری پسپۆری وردەکەی خۆتەوە. ئیندۆدۆنتیک تریتمنت بە کوردی بێت بە چارەسەری ناواخنیدان نازانەوە چیترتان بۆ داهاتاشی و من تۆزە لەو زۆر زۆر سپاس. چارەسەری ناواخنیدان بە ڕێزانەوەی کە پێڵەن دەمار بڕینیدان یەکێکە لە چارەسەرە زۆر زۆر زەحمەتەکان و چارەسەرە زۆر زۆر وردەکان. بێدەبینە بێ لە خزمەت معلومی جەنابتە کە کۆمەڵی ئەوروپی بۆ چارەسەری ناواخنی ددان زۆر دەمێکە لە ڕێبەریەکانە باس لەوە کات کاڵە بەبێ ماگنیفیکیشن بەبێ گەورەکردن نابێت چارەسەری دەموددان ئەنجام بدەیت. هەتاوکۆ کاتێک ئێمە دەری شوین باسی بربەستی لاستیکی ڕەبەردام ئابێ و نابێ و ئیتە دوای وای لێ هاوتیان نۆ ڕەبەردام نۆ ئیندۆ بەبێت بربەستی لاستیکی دەمار بڕین بکە. ئێستا خەریکە وای لێ دێت یا دڵنیاشم وای لێ هاتۆ نۆ ماگنیفیکیشن نۆ ئیندۆ بەبێ گەورەکردن چارەسەر مەکە. یەکێک لەوانی کە بەکارە هەنرێ لوپە لوپ ئێستا وای لێ هاتۆ زۆر کەس دەتوانێت بیکڕێت 3 جارونی گەورەیەکات. بەڵام لەوە گرنگتر مایکرۆسکۆپەکە بۆ خۆت مایکرۆسکۆپت هەیە و 30 جار گەورەی ئەکات. مایکرۆسکۆپەکەی کە لە سنتەرە تایبەتەکەی خۆت هەتانە کە ئێوەیشک لەو شوێنانەی کە لە سەرەتاکانی هێنەری مایکرۆسکۆپ بوون بۆ هەرێمی کوردستان و بۆ شاری سلێمانی کە ساوزەم لە هەموو سلێمانی 4-5 مایکرۆسکۆپمان هەیە لە شوێنە ئەهلەکانە. بەڵام لە شوێنە حکوومیەکە لە کۆلۆژی پزیشکی دانیزانکۆی سلێمانی مایکرۆسکۆپتان هەیە؟ لەم لە حەزێنێ بەڵام لە پلانی داهاتومانەوەی بەڵام لەسەر ئەو اختصاص دقیقە جەنابەت باس کرد لە پرۆگرامی خوێندنە ئەمەمان پێداچوونەوەمان بکرد. ئێستا خوێندکار لە قۆناغی سێوە دەستەکە بە ئەو جۆرە چارەسەرە تایبەتە کە لەسەر دانی کێشراویکە پاشان لە قۆناغی 4 و قۆناغی 5 و بۆ پێشکەوتنی کە هەیە ئەنجامێدا لە هەمان کاتە ئێستا لە کۆلێجی پزیشکیدان هەر خوێندکارێک وەکوتت بەکو ڕەبەردام بۆ بربەست ئەگەر نەیکات کەیسەکەی بۆ ئەژمار ناکرێت. ئەمەش هەمووی لە پێناو بەرزکردنی کواڵتی بەڵام وەکو دنتەڵ ئۆپەرەیتەر مایکرۆسکۆپ جەناب باس کرد بڵێ ئەو جۆرە چارەسەرە بەبێ ئەوە ئێستا ئەبێ بەلای کەمەوە کە خوێندکار تەخەڕوجەکە یان ڕوانامە ئەبێ ئاشنایەکی هەبێ لە سەر شێوازی و چۆنێتی بەکارهێنانی ئەوش لە پلانی داهاتووە ئینشاءڵڵا لە بەرنامەی داهاتووە خۆ لە سکانەرەکەش هەرزانترە خەمێکی خۆشە بخۆ تۆ حەزم خەمی خۆت ناخۆی خەمیەوانی تر خۆی ئەوەی لقەکانی کە داواکاریەکانیان هێنن من زۆر تاڵم بە ئەوان پێشکەین بۆی نەڵێن تەحەیوزێکی بۆ لەقی چارەسەریدان تیمی ڕاستکردنەوەیدان لە کۆلێژ پزیشکیدان تیمێکی زۆر زۆر پێشکەوتون و ئاگادارم لەو ماوەشە سیمفۆزیۆمێکیان کردو لە خزمەتیان نابووین باڵێ و بە خۆشحاڵی و ئێمە و زانکۆی بەغا تا ئێستا لە قەمانجا کردێتەوە لەقی ڕاستکردنەوەیدان کە هەموو پرۆگرامەکانی خوێندن لە قۆناغی 3 و 4 و 5ەوە تایە بەردەستە یەکێک لەوەی پێداویستەکانی کردنەوەی ئەوروپا بە پێی ڕێنمایەکانی دڵنیایی جۆری بوونی سکانەر بۆی ئەومان دابینکرد. سکانەرێک فریشەی لە دەوروبەری 40,000 دلارە ئەگەر گرانتر و هەرزانتر بێ نازانمە بەلای کەمەوە 40,000 دلاری شتێکی بە زمانی خەڵکە لەم 4 دەفتەرە بەڵام مایکرۆسکۆپێک 20,000 تا 25,000 دانێکیش تاوانە ئینشەڵڵا بکڕ هەر بۆ خۆتەر بۆ کولی بۆی تۆ زەشان و ملی خۆشی ئیسراحەت بکە یاخوالش ساغوێ. تاوان ئەمانە وەکو ئاماژەت پێدا لە خوێندنی بەرایی و باڵاشە بەبێ ستافی ئەکادیمی و بەبێ ستافی ئیداری ناکرێت. سلایدی دوای ئەمەمان کە دووبارە داتاکانمان لە خۆیان وەرگرتووە باس لە ئەو ستاف ئاکادیمیەیە کە لە زانکۆی سلێمانی کۆلێژی پزیشکیدان هەیە ئێستەوە بە شێوەی پڕ بە شاشەکە دەیبیرن لە ستافەکانە کە هەتانە ماشەڵڵا نۆ پرۆفیسۆرتان هەیە باشە کاتێک ئێمە تەخڕوجمان کرد پرۆفیسۆر وازم ئەسیست پرۆفیش نەبوو دکتۆراش وازم هەر نەبوو ئەسڵ هەنگاوی زۆر گەوری ناوە کۆلێژی پزیشکیدان دکتۆر هەڵگوڕ خۆشت ئاشنایەکی تەواو هەیە و بوونی وەرگرنی ئەو ناسناوە زانستە بەرزانە بە توێژینەوە کرد بێگومان بێجگە لە ئەو فاکتەرانی کەوکو پرۆسی دڵنیایی جۆری ئەوانە هەر بەڕێزێکە پلی پرۆفسۆری داواکە ئەبێ بەلای کەمەوە 6 توێژینەوە پێشکەش بە ئەنجومەنی زانکۆکە و بۆ پرۆفسۆری یاری دەبێت 3 توێژینەوە و بۆ وانە بێژە بێت 2 توێژینەوە بۆم شێوەیە ئەمە دەرگای توێژینەوەی دروست کردووە لە ناو کۆلێجی پزیشکیدان و هەموو کۆلێجەکانی کە ئەوانەی کە سەر وەزارەتی خوێنی باڵان حەزەکەم وت پێ ڕاگەێنم کە تا ئێستا
نزیکەی 543 توێژینەوە لە کۆلێجی پزیشکیدان ئەنجام درراوە. ماشاءالله. لەو 543 توێژینەوەیە 153 توێژینەوەیان لە گۆڤارە ئازبەرزەکانی کە خاوەن ئیمپاک فاکتەرن. هەر ئەمەیە هۆکار بوو کە ئێستا کۆلێجی پزیشکیدان زانکۆی سلێمانی وەکو ڕانکین دووهەمە دوای زانکۆی بەغا لەسەر ئاستی عێراق. لەسەر ئاستی عێراق ماشاءالله. لە بەرچیشت دووهەمین لە بەرەوەی زانکۆی بەغدا زانکۆی کە ستافێکی ئەکادیمی سێقات و چوارقاتی ئێمەیان هەیە لێوەش توانترن پارەشیان زیاتر لە بەردەستایە باشتر هەیە. بەڵام ئێمە تەمۆحمان ئەوەیە کە بەڕاستی بگەین بە ئاستی یەکەم و هەنگاوی گەورە بنین بەرەو جیهانی بوون بەڕاستی. ئینشاءالله حتمما لە فەزلی خوا و لە گەنجەکانیەوە بەزیابێ هەروە بێ. و بەڕاستی جێی خۆشێتی ئەو توێژینەوانە هەمووی بە پارێکی زۆر ئەنجامەدرێ و بڵاوکردنەوەکەش و خۆت ئاگاداری پارێکی تایبەتی پێویستە بەڕاستی ئەو پاداشتێکە هەیە بەپی ئەو بارودۆخەدارەیەکە هەیە بەڵام توێژەرەکان نەهاتوونەتە خوارەوە بۆ ئەوەی کە توێژینەوە نەکەن و بە پێچەوانەوە ساڵانە ژماری توێژینەوەکان زیاتر ئەبێ و ئەوانەی کە لە گۆڤاری کەمپیوتەر ئیمپاک فاکتەر کە ئازبەرزی جیهانی جەنابەت ئاشنایی باشە هەیە زۆر زیاتر بێ ساڵانە. ئەمە تموحمان ئەوێ بەڕاستی ئەمە هەر بەردەوام بێت و ئاسی زیاتر بەخۆی بن. یەخوا لەشتان ساغێت. جا سلایدی دوایەمەمان لەسەر گرافیکەکە و لە ئینسەرتەکانیشە ئەو بەڕێزانەیە کە ستافی نا ئەکادیمین و بەبێ ئەوان هیچ لەمانە ناکرێت و ئەنجام نادرێت. ئێوە 83 ستافی نا ئەکادیمیتان هەیە کە 24 بریتین لە چین ئەو 24 و 50 کۆلێجی پزیشکیدان تایبەتمەندی خۆی هەیە خۆ جەناب لێ خوێندکار بووی وەکو هیچ کۆلێجێکە نییە نەخۆشخانەی فێرکاری هەیە. بەڵێ ئەم نەخۆشخانە فێرکاریە نەخۆشی تیامێدێ و لەبەر شوێنی نەخۆشخانەکە لە ناو سلێمانی و لە هەمان کاتە و بوونی خوێندکارێکی زۆر بوونی مامەسایەکی زۆر وای کردووە کە ژمارەیەکی زۆر نەخۆش سەردانی ئێوە بکە. ئەم پێویستیان بە ستافی تەندروستی هەیە. جەنابی پرۆفیسۆر کە فەرموود ژمارەیەشی زۆر لە نەخۆش جەنابەت ئیندۆدۆنتستی بە نیو ملیم قسەکەی ئێمە من پابلیک کەلسم هەموو شتێک ژمارێ لەلام زۆر و کەم و ئەمانە لای کەسمان نییە. فەرموود 140 کورسیمان هەیە ڕۆژانە نزیکەی 200 چارەخوا سەردانمانەکەن. بەڕاست لەم کۆتانەش ئەوەم بیست کە ئێستا ئەوەتان نەماوە لە مانگی 1970 داوام بۆستێ بەردەوام هەیە بەردەوام نەخۆشخانەکە بەردەست بەردەست و بۆی من حەزەکەم کۆمەڵی ژمارەت پێ بڵێم لە ساڵی 2023 بۆ 22 بۆ 23 نزیکەی 13258 نەخۆش سەردانی نەخۆشخانەکەیان کردو. لە 23 بۆ 24 نزیکەی کە تا ئێستا بەردەوامە نزیکەی 12728 نەخۆش سەردانی نەخۆشخانەکەیان کردو چارەسەری پێویست و بە کواڵتێکی زۆر بەرز پێشکەشیان کراوە. ئەویش بەبێ بەرامبەر یاخود بەسەرێکی زۆر ڕەمزیە زۆر ڕەمزیە زۆر کەمە و ئەوەشی کە ڕۆژەی خۆشحاڵی بەهۆی خوێنی باڵاوە هەموو جۆرە چارەسەرەکان ئێستا بەردەستە لە کۆلێجە. اینجا پێشکەشکردنی ئەم جۆرە چارەسەرانە بەبێ بوونی ستافێکی پێویست بۆ ئەوەی کە کۆنتترۆلی کواڵتی شەکە بکە لەسەر خوێندکارکەیکە لە هەمان کاتە ستافێکی دەنتەڵ ئەسیستنگی پێڵێن ئەخۆ کەسانەی کە لە خەت نەخۆشخانەکەیە یاریدەدەری پزیشکیدان و ئەمە قورسایەکەیە کە کۆلێجی پزیشکیدان هەیە لەگەڵ هەر کۆلێجێکە ببرین نەخۆشخانەی فێرکارێکە لە ناو کەمپەسەکە لە ناو کۆلێجەکە بۆیە سوپاسیانەکەن بەڕاستی هەمویان مانون و جێگەی ڕێزن. حەزەکەم پێشەوەی کە بەرنامەکە تەواو بێت جەنابەت پامی کۆتایی خۆت بەڕاستیەوەی کە گۆم لێبوو لێرە جێگەی خۆشحاڵی و شادمانی و سەربڵندیە بۆ هەر هەمومان کە کۆمەڵە گەنجی وەکو جەنابت و هاوڕێکانت و لە پێش جەنابیشت دکتۆر سەرهەنگ و برادەرەکانی دکتۆر ئاراز معروف قەرەداخی و برادەرەکانی دکتۆر فلا حەورە هەمووی برادەرەکانی تقریبانەوەی کە بیرمە لە ڕاگرەکانە لە زمانێما دکتۆر کەمال ئەحمەد سەعید و دکتۆر فاروق حەسەن فەرەج و دکتۆر طەیبەک و کەسی دامەزرێنەری کۆلێج بە خزمەتیەوە نەگەشتمەوە کاتێک کە من هاتمە کۆلێژی پزیشکیان جەنابیان وەرزەم خاننشین ئەو کاتە بەڵێ ئەوەی کە ئاکرێت بەبێ فەزلی خوا بەبێ هاوکاری و هەماهەنگی هەمووتان ناکرێت. پامی کۆتایی و سپاست بۆ هەر کەسێکە بیفەرموو بۆ ئێمە دوای کۆتایی بەردامەکە بێت. ئێمە سپاسی کورسات و سپاسی جەنابەکەین بۆ ئەم بەرنامە جوانە. ئێمەوەی کە لە سەرمانە وەکو واجبێکی خۆمانێ بینین و لە هەمان کاتە خزمەت گوزاریەکە پێشکەش بە کۆمەڵگە ئاکرێ و وەکو واجبێکی کەش ئەوەی کە ئەو خوێندکارانێ ئایا بەرایی بێ یاخو باڵا بێ پێویستە باشترین تاقیگە باشترین کلینیک لە بەردەستی بێ بۆی بتوانێت باشترین زانست بەدەست بێنێ. ئێمە کۆلێجی پزیشکیدان و زانکۆی سلێمانی درێخی ناکەین لە پێشکەشکردنی هەموو ئەو جۆرە خزمەت گوزاریانە ئایا زانستی بێ یاخود تەندروستی بێ
و لێرە شاجی خۆیەتی بەڕاستی سوپاسی ئەو تیمەکەن کە مانون لەگەڵمانە وەکو مامۆستا وەکو فەرمانبەر لە هەمان کاتە خوێندکارانی بەراوی و باڵەش. ئەوەی کە لە بینیتان لە ماوەی ئەم چل و چەند خولەکەیە باسێک و براندینێکی ئاشکرا بوو بۆ کۆلێژی پزیشکیدانی زانکۆی سلێمانی کە جێگەی خۆشحاڵی و سەربڵندی هەمومانەکە ئێستا لە ڕووی ڕیزبەندیەوە ڕیزبەندە جیهانیەکان نەگەوەی کە خۆمان دروستی بکەنەوەی کە هەندێک کەس خەڵات بۆ خۆیە کڕێ ناناوەنە ئەوەی کە لایەنە زانستیە بێلایەنەکانی دنیا هەڵیە سەنگێنن لەسەر ئاستی ئەنجامدانی کۆنفرانس بڵاوکردنەوەی توێژینەوەی زانستی بەرەو پێشچوونی زانستی ستافی ئەکادمی و ستافی ناکادمی و ژێرخانی زانستی و ژێرخانەکانی تر کۆلێژی پزیشکیدانی زانکۆی سلێمانی دووهەمە لەسەر ئاستی عێراق کە ئەمە جێگەی خۆشحاڵی و سەربڵندیە بۆ هەر هەمومان کە خوا یار بێ ئەگەر بتوانین پشگیری مادی هەبێ ئەمە وەکو ڕاگەیاندن بە زۆمان لەسەرەکە خزمەتیان بکەین و هەمیشە لە هەموو کۆنفرانسەکانە لە خزمەتیان نابووین ئایا سیمپۆزیۆمێکی بچووک بوو یاخود کۆنفرانسێکی گەورە بوو بێ بەڵام وەکوانی تریشەکە لە ڕووی دارایی و پشگیری باش بکرێن دڵنیاین کە باشترە بن و باشتریش ئەچنە پێشەوە. بەردامەکانمان دەربارەی داهاتوی پزیشکیدان لێرە تەواو نابێت بەڵکو لە خزمەت ڕاگری کۆلێژی پزیشکیدانی زانکۆی ئەمریکی شابی و لە خزمەت کۆمەڵێک توێژەر بین کە یانوێ باسەوە بکە نەگەر بێت و ئەم ژمارە زۆری خوێندکار لە کۆلێژی پزیشکیدان کە وەرەگیرێت ڕانەگیرێت لە ساڵی 2040 چی ڕۆیات هەموو ئەمانە ماون و کۆمەڵێک بەردەمەی تریشتان بۆ بکەین لەگەڵ کۆمەڵێک توێژەرە کە بەڕاستی جێگەی دڵخۆشیەکە لە کوردستانە کەسی وا باشمان هەیە یەکێک لەوانە پرۆفیسۆر دکتۆر هێشووە کە بۆ خۆی پزیشکی ڤێتێرنەریە و خەڵاتی وەرگرتووە لە پاشای تایلند لەبەر هەموو ئەو توێژینەوانی کە ئەنجامی داوە کە یەکێکە لەو کەسانی کە بەڕاستی تایبەتە لە کوردستانە لە بەرنامەکانی داهاتوە لە خزمەت ئەو کۆمەڵێک پزیشکی تریشابی هەتا و کاتا ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسا قبول فەرموون سوپاس پرۆفیسۆر یاریدەر دکتۆر ڕەنجدە محەممەد عوسمان کامڕ لەگەڵمانە بووین یەکشەمەی داهاتوو کاتژمێر 7 ئاوارە ئاگەڕێنە خزمەتتان خواتان لەگەڵ.